بەڕێزان سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش جارێکی دیکە پرسی دواکەوتنی موچە بۆتەوە بە ناونیشانی سەرەکی ژیانی هاوڵاتیان و بڵەڕاوکەی توندی دروست کردوتەوە. ئەمڕۆ دەپرسین هاتنی عەلی زەیدی و دواکەوتنی موچە لەم کاتەدا چی دەگەیەنێت؟ بۆچی سەرڕای بەڵێنەکان هێشتا ئەم کێشەیە دووبارە دەبێتەوە و لەم نێوەندەدا کێ بەرپرسی ڕاستەقینەی ئەم دۆخەیە کە بژێوی ژیانی خەڵکی خستۆتە ژێر پرسیارەوە. لە بەرنامەی ئەمڕۆدا بە وردی لەم پرسیارانە دەکۆڵینەوە و هۆکارەکانی دەخینە ڕوو. لەگەڵمان بن. ئوستازیان سڵاو لەبێت تۆم کاتت باش. سڵاو لێەوە ئەم کاتێ تۆ باش. بارودۆخی خەڵک چۆنە بوو؟ لە چ ڕوویەکەوە؟ لە ڕووی پێموچەی بارودۆخی خەڵک بەڕاستی خراپە، باش نییە. ئەگەر من ئێستا بڵێم بارودۆخی خەڵک باشە ڕاستگۆ نیم لەگەڵەوە، لەبەرەوەی لە ڕووی ئابووریەوە داتەپینێکی زۆر هەیە، لە ڕووی سیاسیەوە ئەوە دۆخێکی خراپ چەقبەست و ڕووی کردوتە هەرێمی کوردستان کە بەڕاستی لایەنە سیاسەکان مەفروزە کۆ ببنەوە لە پێناو خەڵکە هەوڵبن چارەسەری کێشەکانیان بکەن. دووبارە دواکەوتنی موچە سەری هەڵداوەتەوە. هۆکارەوەیە بەڕاستی ئەمان بە یەک دەنگ بە یەک دەست ناچنە بەغات بە فعلی داوای ماف و حەقی خەڵکی خۆیان ناکەن. وێم قەناعەتم وایە ئەگەر ئەمان بەڕاستی بیانەوە چارەسەری کێشی خەڵکەنە بە یەکەم ئیشانەوە بێ لەگەڵ حکوومەتی بەغایە کۆ ببنەوانێ و چارەسەری موچەش باوەڕ ناکەم ئەوەندە شتێکی قورس بێت. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باکیان بە ژیان و گوزەرانی خەڵک نییە. هیچ مشکیلیان نییە خەڵک ژیان و گوزەرانی چۆنەوە چۆنیەوە تەنانەگە خەڵک ژیان و گوزەرانیش لە ڕادێکا باش بێ بابەتی موچە بابەتێکە مافی خەڵکە مافی فەرمانبەرە. ئەنی پێوەست نیە بۆیە ئیلا دەبێت خەڵک نانی نەبێ بیخوا لە برسا بمبرێ ئیلا بێ ڕوت و ڕەجاڵ بێ لەسەر جادە سوال بکە ئەوجار تۆ بچی بڵێ من موچەکە دەدەمێ. موچە مافی خۆیەتی تۆ فەرمانبەرێکت هەیە ئەرکی خۆی بەجێبەجێ بێ حەقی خۆشی پێ بدەیت. کرێکارێک لە شوێنێک ئیژەکە پێویستی ئێوارە حەقی خۆی وەربگرێ و ئەم وڵاتەش وڵاتێک نییە داهاتی تیانە بێ پارەی تیانێت تاوەکو بیانویان ئەوە بێ. داهاتی ئەم وڵاتە سامانی ئەم وڵاتە بای ئەوە دەکات دوو ئەوەندەی ئەم فەرمانبەری لە وڵاتە هەیە موچەی پێ بدرێ. ینی قابل نییە ئەو هەموو پارەیە کە دەسەڵاتدارەکان کۆیان کردوێتەوە ئەو هەموو شوقە و ئەو هەموو ڤێلا و ئەو هەموو شتانەی کە باس دەکرێت لە وڵاتانی دەرەوە کڕیوانە بەچی بەدەستی هێناوە. خۆ ئەم دەسەڵاتدارانی ئەمڕۆ هەرێمی کوردستان دەسەڵاتدارن لە 91 کە بە خوێن و ماندووبوونی ئێمەی خەڵکی کوردستان هاتنەوە هەرێمی کوردستان لە پاتەی لاستیک بەولاوە هیچێکیان لە پێ نەبوو. خۆ خاوەنە جلێکی شڕ دڕبوون ئەی ئەوم سەر و سامانە بەچی بێگەنەوە کە لە وڵاتەیە داهات نییە. خاتون سڵاو لەبێت. چۆنی دڵەکەم باشی بزانم بە خۆت بارودۆخی خەڵک چۆن دەبینی؟ تۆزی ژیان قورسە لەبەرەوە درەنگ ماش بە خەڵکە درێ زۆربەی کەس دایکی پیریان هەیە باوکی پیریان هەیە لەسەر جێگایە پێویستی بە حەبە بە شرۆبە بە پێویستە موچە هەبێت. بەڵێ تا موچە نەبێ خۆ قابلە کەس ناتوانێت ژیانی هەروە بە خۆ ڕایی بڕوە. وڵات باش نییە خەڵ زۆر بێتاقەتە. هۆکاری دواکەوتنی موچە زانی ئەو کەسانەوە لە حکوومەتا ئیشەکەن اینجا بەڕێوبەری یاسا و کار بەدەستی ئەم وڵاتنە تۆزێ کۆتاییەکەن خەمساردن وایە؟ باڵێ کەم تەرخەمن ئیشەڵا کە بارودۆخی ئەم وڵاتیشە باشە بێ خەڵک دڵخۆشە بن تۆزێ قورسە چون هەموو گەنجەکانتان بێ ئیشن نا شەریکێک هەیە نا کار و کەسابەتێک هەیە نا شوێنێکەیە کە ئیش فێر بن بە جوانی بتوان لە شوێنی ترا بە خۆیان دوکانێ دابنن یا مەبەستمەوە لاشەوە بێموچەیی هەیە تەبعاً بێموچەیش ئیتر هەمووی ڕوخاندووە تێگەی خەڵک زۆر بێتاقەتن هیوادارم ئەوانە کە کار بەدەستی ئەم وڵاتنە زوو بە زوو چارەسەری ئەم ژیانە بکەن چون لەوانوێ وابزانم پاریش دۆسێ موچە نەدرا تێگەی دووسێ موچە نەدرا من کە پرسیارەکەم لە برادەرەکانم هەموویان ناڵێن مەسەلەن هەموو ساڵ ئێمە دووسێ موچەمان لێ ئەبڕێ. بۆچیت قسەم بۆ ناکەی بزانم چیەکەی چی ناکەی ئیشمان نییە قسەی بۆ ناکەی نییە نەوەڵە
ئەوڕۆ چەنە پیا هیچ بەخوا 6,000 دەستکەوت ئارە بەخوا ئیشەکەی تۆش پێیوەستە بە موچەوە کە بازار معاژنێ پەیوەندی بە بازار ڕۆهەیە ئەی چۆن گۆڕانکاریە پارە ئارەوەڵە ئاوایی باشە هۆکاری دواکەوتنی ئەم جارەی موچە بۆچی دەگەڕێنیتەوە وەڵڵاهی بڵێم بۆچی یەگەڕێتەوە هەر هیچی قسەی ڕاستی نییە هەرێکێ بە نەوەی قسەیەکە ئارە بەخوا چی بکرێ بۆ ئەوەی کە موچە خۆران لە کاتی خۆیاندا موچەکانیان وەربگرن لە کاتێکە مافێکی سەرەتایی خۆیانە کە پێیان بدرێت حەقی خۆیەتی لە کاتی خۆیان بدرێ بەس بە داخۆجا کە نەدرێ فایچی بۆ بازاڕش باش ئەگەر بدری ئارە بەخوا باشە هاتنی علی زەیدی کە هەموو گەندەڵی ئاشکرا کرد وەک لامان ئاشکرا بوو لە ماوەکانی ڕابردوو دابینیمان و دواکەوتنی موچە لە ئێستادا چی دەگەێنێ وەڵی خراپە چی بگەێنێ وەڵی هەمووی پێویستی بە معاشە کە معاش نەبێتتر چی بکە خەڵک بێزارە ئارە وەڵا تۆزێ باسی بارودۆخی خەڵکم بۆ بکە تۆ لە ناو خەڵکەی بزانم مۆزیان چۆنە بەم بێ موچەیە هەمووی نازان بەس بەخوا هەمووی ناڕازیە بێ موچەی ئارە وەڵا قورسە بارودۆخەکە زۆر ئارە وەڵا ئەگەر موچە بێ ئیشی ئێوە ژەکرێتەوە بۆ بازار باشە ئەگەر موچەوێ بۆ بازار بۆ عام هەمووی باشە ئوستاز شۆنی بەخێر بێ سەر چاو دروستی باشە لەخوا بۆ بەزیاد لەم گەرمایە وەستاوی وڵای بۆ ئیش وەساوین بۆچی وەساوی بێ پارەیە نا تەقریب بتیۆرەت دیسانێ بە ئیشە بکە وایە هەتا ئیشێنەکەی پارە دەست ناکەوێ بە تاکی دیسان بەڕێی من یعنی تەکسی بێ یا دەستژێر بێ یا ئیشی دوکان بێ ئەبێ بێتە دەرەوە ئیشە بکە وڵی من خۆم موچەم نییە بەڵام هەر ناخۆشە کابرا سێرەکەی بۆ نمونەم کاورای کاکەی مرورە ئەنی موچە خۆرە کاکە موچەکەی بۆ نایتێ تۆ هەموو خەڵکە تاعین کردووە ینی بەڕاستی شتێکی زۆر خراپە هۆکاری دواکەوتنی موچەی ئەم جارە بۆچی گەڕێن نازانم حکومەتی عێراقڵێ پارەی کاشمان نییە پارەی کاش نییە دۆلارێ هەیە وردیکەرەوە پارە بە معاش خۆر وڵی خۆ حەزەکەم تەبەن هەر لە بەغا و هینانە نەبێ مەسەرەن ئەو گەندەڵکارانە بگیرێ حەزەکەم لێرەش ئەمانە ئەنی دەست پێ بکەن ئەم گەندەڵکاران ناخی خۆیەتی بەڕاستی یعنی بەڕێی من ئێمە بۆیەوەمان لێ هاتووە گەندەڵکار نایڵێ ینی ئیبادەی هەرێمی کوردستانی کردووە پارە ئیتر باز ناکرێت چی بۆ هۆکارە بۆ دواکەوتنی موچە بۆ خوایە موچەکە نازانم لە بینی ئەو دوو حکومەتەیە ماوەتەوە ئیتر نازانم مەسەلەکە چییە ئەمانە سەرمان لێ دەرناچ بە تاکید ئەمانەڵێ سۆویسەکەمان بۆ نادرێ کاکە بۆ نادرێ لەگەڵ یا هینێ بکە مەسەرەن دانیش لەگەڵیا بڵێ 50-50 ینی 50 بۆ ئەنێرین پەنجاکەی تر لە ئەوی هینەکە بنێرەکە موچەکە و نربی بڕە سلام علیکم و خوا بازار ڕێبە بەخێبێنە خۆ بازار چۆنە ئەخوا هیچ زۆر خراپ شارەکەی بێموچەیە هۆکاری یاڕۆڵە هۆکاری سەرشێکی بێموچەی ئەوی لە باساڕە کردو هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە بێموچەی بۆچی ئەم جارەوەی لێ هەودواکەوتەوە حکوومەتی عێراق هەر باماشێ هۆکاری سەرکیوان پێساوە داهاتەکە بێ جۆرێک نانێنێت و موچەش نانێن بۆ خەڵک موچەش نابێ بازاڕی ئەوش کزە بێ زیاد لە حەد کەزە بێ زیاد لە حەد یانی زۆر وێرانە موچە خۆر چی بکە وەڵی جاچ بکەسە لەم حاڵەیە هەموو کەسێک وەزعی خراپە تەناوە بێ لەگەڵ معاشە ئیشی شکە بکە ئیشی شکردنەکە ناتوانێت بشی لایەنە پەیوەندیدارەکان بۆچی هەڵوێستیان نییە بەرامبەر بەم خەڵک وەڵی هەموو یەگەڕێتەوە بۆ تا حکوومەتی ینی چەند ڕێک نییە ینی یەگرتنێک نییە کە ناوێکتیا کە بتوان کێشی خەڵک چارەسەرکەن ناکۆکەکانی نێوان خۆشیان ئەگەر چارەسەر بکەن بە هەمان شێوە ئەتوانن کێشەکانی خەڵکیش چارەسەر حتمەن بە هەماشەوە هۆکاری سەرشیان یەکنەگرتنە کاوە یەکگرتنووی تیانە تاکەسیە و تاگلایەنە بازاڕیش خراپە زیاد لە حەد خراپ ئێوە ئەی بینن زیاتر خەڵک پێشترە هادیا خود ئێستا حاڵی حەزە بازامان لەسەر عەرەبە ساڵین کورد کەس بازاری نیە لێرە بەس تەناوانی کە سەردە گەشتیارە گەشتێکە بازار شتەکڕی ژینان باقیەکەی موچەخۆری خۆمان کەس شت ناکرێت لە بازارە لەناو خەڵکی خەڵک یەک لێ خۆی لای تۆ بەڵێ ڕۆژانە زۆر عنی خەڵک عین تەناناتوانێت کڕینی بۆ نیکیشان نەماجاری وایە گیان خوا بازاڕە بە سڵاو لێ سپاس دەکەم تەندروستی چۆنە لەخوا بەجێ باش لەخوا بەجێ ئیش و کار چۆنە وەڵای ئیشە نییە نەوەخ
بێ بازاڕی هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە والله هذا بيكارك معاش هذا والله باشە بۆچی ئەم مانگە موچەوا دواکەوت هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە والله خوي خويانا خطاي خويانا خەتای کێیە لا يجي بارتي ئەی بۆ هەوڵ نایەن کە موچەی خەڵکی دابین بکەن وجا من اوان هو البن اوان هي مجبونين هو البن مشي خلو دابين كان ئێوان حکومت نین نو والله حكم بنين حكم والله تو او خويانا زعما بس حكم بنين مو حكم دي حكم بنين حكم دو كسي كبلين ميكي وكو من مال منال يكون بشينم شي بياكم ايوان شي بيج بيكرم بي مالو واتە پێویستە باوکایەتیت بۆ بکە باوكاياتي نيوه ئێمە چییە حيجني والله أولي من بنفسي خم ناكل زين بخو هل ليش مساقبي هموني أبغى لا بيشوا عزام بياكلوا هذا خويس يعني هۆکارەکەی بێ موچەیە همون نكود وسان همو جيهان بيدي ممو شوية باشە من نەجارێکە نەدوانە نەسیانە بەم شێ موچە دوا دەکەوێت هالوابوا يعني ما بس ما زين سيس على هالواي هالوان أبوه ئەی بۆ چارەسەر ناکەن شعر سر بخوان جا شعر سر كذا زرر يعني لبلو شعر سين هكا خلق شيء شغل جتو شغالي كات واتە بەم شێوەیە لە قازاجی خۆیانە بۆیە ئاواژ لە خەڵکەکە عليه والله قازان جي خويانا لبل أوي هاتنی علی زەیدی و دواکەوتنی موچە بۆ ئەم جارە چی دەگەێنێ والله نازم بو علي زيدي اواني خوي اوي كلوه ملك عنديك هذا ميا قلتن هم انا قلتن باركان يسن بس حقو هذا ابو كدو ثانيش بەڕێزان وەکو بینیتان دواکەوتنی موچە تەنیا ژمارە نیە لە لیستی داهات و خەرجی بەڵکو پەیوەندی بە ژیان و گوزەرانی هەزاران خێزانەوە هەیە کێشەکە تەنیا لە ڕێکارەکاندا نیە بەڵکو پێویستی بە بڕیاری سیاسی بوێرانە هەیە بۆ ئەوەی چیتر بژێوی خەڵک نەبێتە قوربانی ناکۆکیەکان هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات ئەم گرێکوێرەیە بکەنەوە سوپاس بۆ مانەوەتان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ